بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دهۆک لە دیداری ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵتانین. بۆ ئەم کاتێ دیدارێکمان هەیە لەگەڵ زۆر بەڕێز دەیڤد تەفوری سەرۆکی ئەنجومەنی بازرگانی کوردستان ئەمریکا. بەڕێستە تەفوری گەلێک سپاس بۆ ئەم دیدارە، بەخێر بێن بۆ کوردستان بە دیاریکراویش بۆ شاری دهۆک. بەڕێز حاکم هەموو کات خۆشحاڵم کە لێرە لە کوردستان لەگەڵتم. زۆر سپاس بەڕێز تەفوری. من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم دەمەوێت بزانم گرنگی ئەم دیدارە مەپس کە ئێستا لە دهۆک بڕێوە دەچێت لە چیدایە؟ ئەمە لە کاتێکدایە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە عێراقیشەوە لە قەیرانێکی گەورەدایە. هەموو کات گرنگە ئەم کۆڕبەندە، چونکە سەرکردەکان بە یەک دەگەیەنێ لە هەموو عێراقەوە لە ناویشیاندا بەرپرسانی بەغدا. ئێمە سەرۆک وەزیران سوودانیمان هەیە لێرە و بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ئەم ساڵ بە دیاریکراوی زۆر گرنگترە چونکە دوای هەڵبژاردن بەڕێوە دەچێت. بۆیە کاتەکە زۆر گرنگە، زۆر باشە. گفتوگۆکان بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوو، پرۆسەی پێکێنانی لە بەغدا لێرەوە دەست پێیەکە لە دهۆکەوە. زۆر باشە. بەڕێستە تەفوری پێت وایە دوای ئەم هەڵبژاردنە هیچ گۆڕانکاریەک لە عەقڵیەتی سیاسی و بەڕێوەبردن لە عێراقدا ڕوو بدات؟ زۆر زەحمەتە بڵێم، بەڵام پێم وایە ئەگەر گوێت لە قسەکان بوو بێ قسەکانی بەیانی لە مێپس کە سەرۆک وەزیران مەسعود بارزانی و بەڕێز سەرۆک بارزانی و فایق زێدان قسەی کرد کە ئەوان لە قسەکان یانە باسییان لە گرنگی ئەوە بکە ئەبێت تۆندڕەوی و ڕەگەزپەرستی بخەینە لاوە تایفەگەری و پابندی دەستور بین. ڕاستیەکە ئەوەیە کە ئێستا تێڕوانینی جیاواز هەیە، هەندێک بۆچین جیاوازێ بەرامبەر بە دەستور، بەڵام دەستوری عێراق دەبێ ڕێبەر بێ، هێڵی گشتی و یەکلاکەرەوە بێ. هەموو بەرپرسانی عێراق کاتێک سیاست دادەنێن دەبێت دەستور لە بەرچاو بگرن، بەڵام کاتێک کە دەستورت لادا ئەو کە تایفەگەری دێت. زۆر باشە. بەڕێز تەفوری با بێمە سەر پەیوەندیەکانی کوردستان و ئەمریکا. ئێوە ئەوەندەی من بزانم دیدارتان هەبوو لەگەڵ سەرۆکی هەرێم، لەگەڵ سەرۆکی حکوومەت مەسعود بارزانی، لەگەڵ سەرۆکی دەستەی وەبەرهێنان. من دەمەوێت بزانم ئێستا پەیوەندی ئابوووریەکان، پەیوەندی وەبەرهێنان نێوان ئەمریکا و کوردستان چۆنە؟ ئەمریکا دەیەوێت لە چ بوارێک بێژگە لە بواری وزە لە چ بوارێکی تر وەبەرهێنان لە کوردستان بکات؟ پێش هەموو شتێ من ئەتوانم بڵێم کە ئێمە دەم مانگە ئیدارەیەکی نوێمان هەیە لە واشنگتن. ئیدارەی ترامپ جیاوازە لە ئیدارەی یەکەمی ترامپ پێشوو. ئێستا سیاسەتی خۆی گەڵاڵەیەکە بەرامبەر بە عێراق، بەرامبەر بە هەرێمی کوردستان. یەک شت کە دڵنیام لێ ئەوان دەیانەوێت کە کۆمپانیای زیاتری ئەمریکی بازرگانی بکەن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش. بۆیە ئەوان پاڵپشتی دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا ئەکەن و کەرتی تایبەتی ئەمریکا بێت کار بکە. و ئێمە لەگەڵ کۆمپانیا ئەمریکان قسەمان کردووە کە لە سێکتەری وزە کار دەکەن، بەڵام بە دڵنیاییەوە لەگەڵ ئەوەشدا کۆمپانیا ئەمریکەکان بێژگە لە وزە، لە ژێرخان، لە کشت و کاڵ، لە تەکنەلۆژیا دەیانەوێت کار بکەن بۆی کە لە کوردستان بەرەو پێشتر بچێ، ئەبێتە سەرچاوەیەک بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ داهاتوو. زۆر باشە. کەواتە بەڕێز تەفوری هاتنی ئەو هەموو کۆمپانیا ئەمریکاییە، ئەو هەموو وەبەرهێنانە لە ئەمریکا، بەمانەی ئەوە دێ کە لە داهاتووشدا ئەمریکا پشتیوانی لە کوردستان دەکاو لە هەڕەشەکان دەیپارێزێ. من پێم وایە ئەمە بەشێکی گرنگیەتی کە بۆچی حکوومەتی ئەمریکا پاڵپشتی کوردستان دەکەن و ئەو کۆمپانیا ئەمریکانی کە لە 2005 و 2006 هاتوونەتە هەرێمی کوردستان
و بەرهێنانی خۆیان پەرە پێداوە زیاتر کردووە فراوانتر کردووە و ئەزمونێکی زۆر باشیشیان هەیە لە کوردستان بە تایبەتی لەوەی کە ئەمنیەت و ئاسایشەیە لە هەرێمی کوردستانە و تێدەگەن لەوەی کە کوردستان حکوومەتی کوردستان چی دەوێ ئەمە کار ئاسانی دەکا بەوەی کە سیاسەتێکی جوانی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی و بەرهێنەرانە. زۆر باشە. بەڕێز تەفوری بۆ خۆت باش دەزانی تاکە شوێنی سەقامگیر نەک لە عێراق لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردستانە. ئەمە چ پەیامێکی پێیە بۆ وەبەرهێنەرانی ئەمریکی کۆمپانیە زەبەلاحەکانی ئەمریکا تا بێن لە کوردستان وەبەرهێنان بکەن؟ بەدڵنیاییەوە من چەند ساڵێکە یم سەردانەکەم و ئەو کۆمپانیانەی کە لێرەن لە سێکتەرە جیاوازەکان کار دەکەن من قەت نەمزانیوە کەسێک هات بێتە ئێرە کۆمپانیایەک کورد و کوردستانی بینی بێ بیری لەوە نەکرد بێتەوە کە بێت دەرفەت لێرە بقۆزێتەوە و شوێنێکە کە دەرگا و باوەشی کراوەیە بۆ کۆمپانیای ئەمریکا بەوە بەرهێنانی بیانی بۆیە پێمان وایە ژینگەیەکی زۆر باش هەیە بۆ بەرهێنان ئەوەی کە لێرە لە هەرمی کوردستان هەیە و ئەو دەرگاکراوەی و ئەو سنگفراونی گەلی کوردیش زۆر مهمە بۆ ئێمە. باش بەڕێز تەفوری با بێمە سەر هەندێک بەرهەمی کشتتوکاڵی کوردستان بۆ خۆ دەزانی بەرهەمی زۆر ناوازەی کشتتوکاڵی لە کوردستانەیە میوەی زۆر باش هەیە. ئایا هەوڵە درێت ئەم میوە و بەرهەمە کشتتوکاڵیانی کوردستانیش بە هەمان شێوە چۆن کۆمپانیای ئەمریکی دین کۆمپانیای کوردیش بەرهەمەکان ببەنە ئەمریکا؟ بەنسبەت منەوە پێم وابێ ئەمە سێکتەرێکی زۆر باشە شتێکی باشە وروژان وەک باسمان کرد ئێمە لەگەڵ دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وە بەرهێنان کۆبووینەوە ئێمە داوامان لێ کرد لێرە کە پاڵپشت بێت بۆی کە باس خۆشی باسی کرد باسی کشتتوکاڵی کرد من پرسیارم لێ کرد وتم باشە ئەو بەرهەمەوەی ئێوە زیادی کردووە و نمونەشمدایە نمونەی بەرهەمی کشتتوکاڵی کوردستان کە زیادی کردووە و ئەتوان بەرهەمەکانیان بنێرە دەرەوە بۆ نونە پەتاتە هەنارە و کوردستان بێچگە لەوانە ژینگەیەکی زۆر باش و لەباری هەیە بۆ میوە و تواناشی هەیە کە هێشتا ئەم قەبارەیە بۆ بەرهەمێنانە زیاتر بگا و ببێتە سەبەتەی خۆراک بۆ کوردستان و عێراق و ناوچەکە و جیهانیش بۆیە کوردستان ئەتوانی و بەرهێنانی زیاتر بکە لەم کەرتە سێکتەری کشتتوکاڵ بەرەو پێشەوە بە تایبەتی نەک تەنها هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست چکە ڕۆژهڵاتی ناوەڕاست دەزانی باش نییە بۆ کشتتوکاڵ هەموو شوێنەکەی. زۆر باشە بەڕێز تەفوری ئەگەر بێمە سەر حاڵەتێکی گەشت و گوزار بۆ خۆ دەزانی کوردستان ژینگەیەکی زۆر جوانەیە بەحەد جوانە لە چاو عێراق لە زۆر شوێنی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسیارەکە ئەمەیە ئایا کۆمپانیا ئەمریکیەکان بە هەویانین بە تەمانین بێن لە بواری گەشت و گوزار لێرەوە بەرهێنان بکەن ئەمریکا لەو بوارەدا زۆر پێشکەوتووە؟ بەدڵنیاییەوە ئێمە هۆتێلی ئەمریکیمان هەیە زنجیرە هۆتێلێکمان هەیە لە هەرێمی کوردستان لە زاخۆ شوێنێکە بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر لە ناوچەکانی دیکە عێراقەوە سەردانیەکەن وەکو گەشتیاری من سرم سوڕما بەڕاستی ئەو زاخۆ لە ماوەی ساڵێکە چی لێ هاتووە سرم سوڕما بەڕاستی شوێنێکی زۆر جوانە زۆر درەوشاوەیە شوێنێکە بۆ گەشتیاری بۆ یەنەرە بەرچاوی خۆ شوێنێکی وەکو زاخۆ وەکو دهۆک ئەبنە شوێنێکی زۆر باش نەک بۆ گەشتیارە نەک تەنها بۆ بەشەکانی دیکەی عێراق بەڵکو لە هەموو جیهانەوە لە ناویشیاندا ئەمریکەکان کۆمپانیا ئەمریکەکان ئەیانێ ببنە بەشێک لەم گەشت و گوزارە. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دەیڤد تەفوری سەرۆکی ئەنجومەنی بازرگانی کوردستان ئەمریکا گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 کاتێکی خۆش بوویەوە سەرچاوم گەلێک سوپاس. بەڵێ بەڕێزان ئەم دیدارەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی نوێ شاد و بەختەوەر بن.